لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 862 لوانا كاين تفسير قرآني بيروز بيم وخزمتان ومن بست رزامن دي رب العالمين وهوادان بأوي آز السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون. بەڵێ خۆشەویستان وەکو لاوانی ڕابردوو لە خزمەت ئەتە و ئات پێشووتر بووین کە خوای گەورە نمونەی ئەو کەسە دەینەوە کاتێکەوە ئەتکانی خوای گەورەی پێگەیشتیە بەڵام لە دواتر لە ناوی دەرچووە و کاری پێ نەکردیە. ئیتر دەفەرمی ئەگەر بمانویستمە بەرزمان دەکردەوە بە ئەوەی تەوفیقمان بکردبا لە بۆ کارکردن پێی، بەڵام ئەو شایانی ئەوە نەبوو لەبەرەوەی بەخۆی مەبەستی نەبوو. ئیتر لكنه أخلد إلى الأرض ئەو کەسە ڕووی لە زەوی کرد و وەتەبع هەواو بەدوای هەوا و ئارەزوەکانی کەوت، بەدوای هەوا و ئارەزوەکانی کرد. ئیتر فەمەثەلهو نمونەی ئەو کەسە لە حرسی لە بۆ دنیا و نمونەی ئەو کەسە لە حرسی بەدوای هەوا و ئارەزوەکانی تاوەکو هەموو هیوایەتەکانی لە ژیانی دنیا بەدەست بینی كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث. وكوتمان بابلين يلهث للا صقوا أو كاتك زماني دردين دفرمي نموني أو كسوك نموني أو صقايا أجر راي بني هر زمان لدريه أجر وازي لبين هر زمان لدريه يعني كو وكل قاسمي دله وذلك لأنه استوى في حقه إيتاء الآيات والتكليف بها والتعظيم من أجلها وعدم ذلك كواتا أو كسا حالي وي وكويكا تكاني بيجيشتي وتكليف بيكرا يا بيستر سر بقوري بزاني وعدم ذلك وياخذ بابلين أجر تكليف نكري أجر بيشي نجا وكنموني أو صجى يدلع لسانه بكل حال زمان لدري لهم حالتك ده إن تحمل عليه أي تشد عليه وتهيجه كاتك وابتي راي بني هر زمان لدري أو تتركه غير متعرض له أجر وازي شيء من هر زمان لدري فلهته موجود في الحالتين جميعا لهردو حالة أو زمان لدري. لا تفسير سعيد أي لا يزال لاهثا في كل حال لهم حالته كو أو صق زمان لدري أو شان بوشيوية هر بوشيوية بابل ماندية لدو دنيا بوشيوية هولي دنيا ددا وهذا لا يزال حريصا إتر كو صق ببردوامي دلي زمان لدري أو شان ببردوامي وكل تفسير عدلي ببردوامي حريص لسر دنيا حرصا قاطعا قلبه حرصة شوي لسر دنيا هي ضري بيشق بوا واتا خريك خوي ببسيني لهول دان بوي لا يسد فاقته شيء من الدنيا هر چندی لبوده چای پیتر نبی سبحان الله هر چندی لبوده چای پیتر نبی لدنیا. لا تفسير معارج بوشوي لك أي من يتبع أهواء نفسه أو كسي كواواز لا أتكاني خواي قوره هنايو روي لدنيا كرديو بدواه هوا أرز وكان كوتيا لابد أن يستمر في كل أحواله كادا لاهثا كواتا لهم حالتك أو كسا أو زهر خريشي هولدان وببروشا من جريه وراء مطالب نفسه يتر بدواي پێداویستەکانی نفسی خۆیتی ئەلە تەتەجەدەد دەواما پێداویستی نفسی سبحان الله هەر شتێک بەدەست دەینی هەوڵ دەشتی دیکە بەدەست بینی فلانە سیارە دەستینە هەوڵ دەکەی سیارەی باشتر فلانە خانێکی باشتر فلانە شت لە ژیانی دنیا شتێکی باشتر ئیتر بەبەردەوامی ئەو کەسە ماندی ئەو هیلاکە بەدوای
هەوا و ئارەزوەکانی. ئیتر فەکولەما حەقەقە مەطلەبەن، هەر کاتێک شتێک بەدەستدەین لە دنیا ئەو خابە فی سعیه، یان بەدەستی نەهینا و فەشەلی هینا، تتجدد في نفسه مطلب يطمع في تحقيقه. هر کاتێک مطلبێک بەدەستدەینی یاخود فەشەل دەین لە بەدەستهێنانی مطلبێک، ئەوە هێشتا دیسان مطلبێکی دیکە نوێ دەبیتەوە لە ناو دڵ و دەرونی و هەوڵدا لە بۆی بەدەستی بینی. فيسعى مجتهدا كادا لاهثا في جريه. ئیتر ئەو کەسە غارغارانەیەتی لە بۆ بەدەستهێنانی خۆشەکانی ژیانی دنیا بە هەموو شێوەیەک وەکو بزەبە سبحان الله تەشبیه دەکرێت بۆ سەگێکەوە بە حیلاکە و زمانی لە دەرەیە و هەر ئەویش غارغارانەیەتی لە بۆ بەدەستهێنانی ژیانی دنیا طامعا في الحصول إليه، زۆر چاوی لە یەکەوات بەدەستی بینی، مشوقا للظفر به، زۆر بە شەوقەکەوە دەستی پێ بگە، فهو بسبب أهوائه وشهواته، بسبب هوا و ئارەزوەکان و ئەوەی کەوا مەبەستیتی وشره نفسه لمتاع الحياة الدنيا، چاوبرسێتی لە بۆ بەدەستهێنانی ژیانی دنیا، لا يتوقف عن الكد والكدح الذي يجعله لاهثا دواما. بسبب چاوبرسێتی خۆی، بسبب بەدواداچوون لە بۆ هەوا و ئارزوەکانی بەردەوام غارغارانەیەتی وەکو حاشاک ئەو سەگێکەوە سەجی زمانی لە دەرەیە و ماندیە و هیلاکە و بە هیچ شێوێک ئیسراحەت ناکە. ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا. ئەوە نمونەی ئەو کەسانەیەکەوە ئاتەکانی خوایان بە درۆزانیە، ئەوجا و ئاتانە تەورات و ئینجیل بی یاخود قورئانی پیرۆز بی. وەکو لە تەفسیر سعد دەڵێ بعد أن ساقها الله إليهم، لە دوای ئەوەی کەوە خوای گەورە ئاتەکانی لە بۆ هینان پیشانی دان و فلم ينقادوا لها، بەڵام ئەوان ئامادە نەبوون ملکەز بن لە بۆ ئاتەکانی خوای گەورە، بل كذبوا بها وردوها، بە درۆیان زانی و ڕەدیان کردەوە لەبەرچی لهوانهم على الله، لەبەرەوەی هیچ قیمەتیان نەبوو لای خوای گەورە سبحانه وتعالى بەسەبەبی چ اتباعهم لأهوائهم، بەسەبەبی ئەوەی کەوان هەوا و ئارەزوی خۆیان هەڵبژار، ئیتر خوای گەورە هیچ قیمەتیان لۆ دانانێ و مۆفەقیان ناکە. فاقصص القصص لعلهم يتفكرون. ئیتر ئەو قسانە لۆ بجێڕەوە تاوەکو بیر بکەنەوە، وەکو لە تەفسیر سعد دەڵێ لعلهم يتفكرون في ضرب الأمثال وفي العبر والآيات، تاوەکو بیر بکەنەوە لەو نمونە هینانەوانەوەی کەوا خوای گەورە دەینتەوە تاوەکو پند و ئامۆژگاری وەربگرن. فإذا تفكروا علموا، ئەگەر بیر بکەنەوە ئەوجا تێدەگەن، وإذا علموا عملوا، وكاتش کەوا تێدەگەن دەبی کاری پێ بکەن. وەکو لە معارج دەڵێ أي ذلك الوصف المنحط السافل، ئەو وەصفەی ئەو نمونەی کە خوای گەورە هینایەوە لە بۆمان کەوا وەصفێکە با بڵێن وەصفی کەسێک دەکا بە نمونەیەکی زۆر خراپ، البعيد عن مستوى التكريم الذي كرم الله به الإنسان. بەڕاستی ئەو نمونەی کە خوای گەورە لە بۆ ئەو کەسە دەینتەوە نمونەیەکە کەوا زۆر دوورە لەو ئینسانێکەوە خوا ڕێزی لێنایە. هو أيضا وصف الذين كذبوا بآيات الله ابتداء، كواتا أو نمونەی کەوا ئەو کەسێک کە ئاەتەکانی خوای گەورە پێگەیشتێ بەڵام لە ناوی دەرچووە کە خوای گەورە شوبهاندی بە سەگێک، دەفەرمین بە هەمان شێوە وەصفی ئەو کەسانێکەوە لە ئەساسەوە لە سەرەتاوە ئاەتەکانی خوای گەورەیان بە درۆزانی دون أن يؤمنوا بها، بەبێ ئیمانی پێبینن، فتحيط بهم كجلود، ئیمان هینان بە ئاەتەکانی خوای گەورە ئەو پارێزەرەیەکەوە کوجیان لەبەر لە دەستە ناو پێستەکەی خۆی دەی پارێزی، ئیمان هینان بە ئاەتەکانی خوای گەورە ئەوها پارێزەرە. بەڵام ئەو کەسێک کەوا ئاەتەکانی پێدەگاو لە ناوی دەردەسی یاخود ئەو کەسەی لە سەرەتادا هەر بە درۆی دەزانی، ئەوانە بەڕاست نمونیان وەکو نمونەی ئەو سەگەیە. لأن ما وصل إليه ذلك المنسلخ من آياتنا يماثل ما ابتدى به، کاتە لە معارج دەڵێتن خوای گەورە دەفەرمی ئەو کەسەی کەوا ئاەتەکانی خوای گەورە پێگەیشتێ و لە ناوی دەرچ وەکو ئەو کەسەیە لە سەرەتادا کوفری پێکردی و ئیمانی پێ نەهینا، نمونەکەشی نمونەی ئەو سەگەیەکەوە خوای گەورە هینایەتەوە. ئینجا دەفەرمی ساء مثلا القوم الذين كذبوا بآياتنا وأنفسهم كانوا يظلمون. ئیتر خراپترین نمونەیە لە بۆ ئەو کەسەی کەوا ئاەتەکانی خوای گەورە بە درۆزانیە لە نەتیجەشدا زوڵمی لە نەفسی خۆی کرد. ساء مثلا واتە لە قاسمی دەر ئەی ما مثل به، خراپترین نمونەیە کە بۆ هینرایتەوە القوم الذين كذبوا بآياتنا، وەکو لە قاسمی دەر ئەی حيث شبهوا بالكلاب، کاتێکەوە خوای گەورە دەیان شبهێنی بە سەگ، خراپترین نمونەیە لەوان دەینتەوە. إما في استواء الحالتين في النقصان وأنهم ضالون وعظوا أم لم يوعظوا كما قدمنا، کەواتە دەڵێن نمونەیان وەکو نمونەی سەگە کەوا
ئامۆژگاری بکرێن نەکرێن لەلایەنی وانەوە وەکو یەکە وەکو ئەو سەگێکەوە بە بەردەوامی زمانی هەلە دەرێ وەکو ئەو قاسمی ئەو هەلێکداتەوە ئەمما في الخسة يعني ئەوەتە لە بێقیمەتیان فإن الكلاب لا همة لها إلا في تحصيل أكله أو شهوة سبحان الله يعني وتدين نمونەکەیان خوای گەورە لێدان شوبهێنی بە سەگ لەبەرەوەی وەکووی حاشاک هیمەتیان بێقیمەتە هیچ هیمەتێکیان إلا پاروانانێک یا شەهوەتێک بەدەست بینن فمن خرج عن حيز الهدى والعلم هەر کەسێک لە هیدایەت و لە عیلم دەربچی وأقبل على هواه ڕووی لە هەوا و ئارەزوەکانی بکە صار شبيها بالكلب وبئس المثل مثله ئێتر هەر کەسێک ڕووی لە هیدایەت و لە عیلم یان پشت لە هیدایەت و عیلم بکا و ڕووی لە هەوا و ئارەزوەکان و لە زەوی بکاتن نمونەی ئەو سەگەیە خراپتری نمونەش لە بۆ ئەوان دەهێنرێتەوە ئەنفوسەهم كانوا يظلمون ئەی بەو کارێکەوە کە دەیکا أي ساء وقبح مثل من كذب بآيات الله وظلم نفسه بأنواع المعاصي فإن مثلهم مثل السوء أو طبعا لا تفسيري سعدي ضلع كواتا خرابترين نموني أو كسيكوا آتكاني خواب درود زانيتن ظلمي لخوشي دكا وأنفسهم كانوا يظلمون ظلم لنفسي خوي دكا وكارو كردو خراباني كوا أنزامي ددا نديني خوا متضرر بوي نخدي خوا سبحانه وتعالى بەڵکو زۆرمەکە لە نفسی خۆی دەکا وەکو لە تەفسیری مەعارج دەڵێ أي إن قصص الذين كذبوا بآيات الله نمونەی چیرۆکی ئەوانی کە ئاەتەکانی خوای گەورە دەزانن تقدم مثلا سخيفا يعني عفوا تقدم مثلا مخيفا سيئا وخيم العاقبة يتعظ به ويتأثر به المتفكرون كواتا هنانوي أو نمونەی کەوا خوای گەورە هیناوی بۆ کەسانی کەوا ئاەتەکانی خوای گەورە بەدرۆ دەزانن دەفەرمی ئەوە نمونەیەکی زۆر ترسێنەرە عاقبەتێکی زۆر خراپە ئەگەر کەسێک بیری لێ بکاتەوە بەڕاستی پەندی ئامۆژگار وەرەگری الذين تلين قلوبهم للحق ئەوانە کەوا بیر دەکەنەوە دڵیان نەرم دەبێتە لە بۆ حەق ئەو تەخشى نفوسهم العواقب السيئة يعني ئەو کەسانی کەوا بیر دەکەنەوە لە عاقبەتی خراپ دەترسێن التي تسببها معصية الله ئەوانەی کەوا دەترسێن بەسەبەبی معصیەت چه عاقبەتێک چاوەڕوانیان دەکا بعدم اتباع آيات المنزلة للإيمان بها كواتا بإيمان نهينان بآتكان خواهي قولي أخذ بعصيان سربيس كرني آتكان خواهي قولي تا عاقبتك تاوروان دكا عاقبتش خراب إتر أوانا پندو آموشگاري لو نمونان وردقرن وأنفسهم كانوا يظلمون أي وكانوا يظلمون بتكذيبهم بآيات الله أواني كوا آتكان خواهي قولي بدروزان بل ظلم دكن ولكنهم ما يظلمون إلا أنفسهم والله ظلم لا شيء ذكر إلا نفس خوان لأن تكذيبهم لم يضر الله شيئا بدروزانين يا لبؤت كان خايو هي الزرر بخواي جورناجا وإنما عوضهم وإنما عرضهم لعقوبة الله كسان ظلم على خويا كر بويك خويا معرض كل بوسزاي خوي جور سبحانه وتعالى لدنيا ولقيامة انزل دواء وكوا آتانا بوشي وليك درديته بنسبة شيء وآتانا وكل تفسير قاسم در اعلم أن من السلف من ذهب إلى أن هذه الآية مثلا ضربه الله لمن عرض عليه الإيمان فأبى أن يقبله ويتركه فعرض أن يقبله وتركه كواتا هندق لبيان سلف دلين أو نموني أو كسي كاتك وإيماني لبو عرض ذكري آمادني قبول بكابل كترشي ذكا كذا وقول قتادة وعكرمة وهو أبو مسلم وكذا حيث قال قول آتينا وآتنا أي بيناها فلم يقبل آتينا وآتنا كواتد بوشوي لك دلائته كان من لبوي عرض كردي برم أو آمادة نبو قبولي بكا وسواء قولك إن سلخ وعري وتباعد كواتا كاتك وإنسلاخ كر واتا لي دور كوتو لأتكان خواهي قولا وهذا يقع على كاف لم يؤمن بالأدلة وأقام على الكفر كواتا هندق لزانا وهاي لقدنو كواتا أرزي أتكان لو كراه بلام أو آمادا نبو وازلو كفري خوي بيني لقى أوهم أدلة كواتا اللي ردا فرمون أنا باز لكسانش كافرة كوالا سرت هذا آمادا نبوينا أتكان خواهي قولا قبول بكن وكو دس فرمون هاو الشوي لقرآن في كل سورة النساء خوي فرمون يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم كواتا
خی گەور بە ئالی کتاب دەفەرمیت لە سورة النساء ئیمان بینن بەو ئاتانێکەوە تەصدیقی کتێبەکانی گۆ دەکات ئەوەی کەوا ئیمان ناینیتن ئەوە نمونەی ئەو کەسەیە کەوا فعلا ئامادە نییە قبول حەق بکە وارووا لە حەقی فیرعون خی گەور دەفەرمی لە سورة طه ولقد أريناه آياتنا كلها فكذب وأبى هەموو ئاتەکانی خۆمان نیشاندان بەڵام ئەو ئامادە نەبوو وەربگرێت کەواتە کەسانێک لە پیاوانی سەلەف وەکو عەکریمە و قەتادە و ئەبوو موسلیم دەڵێن ئەوە نمونەی ئەو کەسێکەوە لە ئەسڵ و ئەساس و ئامادە نەبووە ئاتەکانی خی گەور قبول بکە و وازی لێ هینایە ئەوە خی گەور نمونەی ئەوان دەینتەوە بەڵام ئەوانی تریش با بڵێن بە شێوەیەک کە لێچیت دەنەوە کە لەبەر تەوابوونکە لێر دەوەسین بە پشتوانی خی گەورە لواني داهات دين بحثي لك. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.